بە شێوەیەکی ڕاشکاوانە و مەسئولانە باسی وەزعی ئێستای کوردستان و ئەگەرەکانی پێشی خۆمانمان کرد. ئەمڕۆ کوردستان لە ساتەوەختێکی مێژوویدایە. کۆمەڵێک دەرفەتی گەورەمان بۆ ڕەخساوە، لە هەمان کاتیشا کۆمەڵی هەڕەشەی گەورەمان لەسرە. ناکرێ دەستکەوتە گەورەکانی حکومڕانی خۆبەخۆی خەڵکی کوردستان نادیدە بگرین، مای شانازیمانە دەستکەوت و ئاوەدانیەکانی کوردستان، بەڵام لە هەمان کاتیشا بە ڕاشکاوانە بە خۆمان وەکو کۆمەڵانی خەڵکی ژەڵین دوای 24 ساڵ لە حکومڕانی کۆمەڵێک کێشە و گیرروگرفتی کەڵەکەبووی ساڵانی ڕابردوو هەیە پێویستی بە چارەسەرکردن هەیە. ئەمڕۆ تارمایی کۆمەڵێک کێشەی سیاسی، تارمایی و قورسایی کێشە ئابوووریەکان کە بۆ تەمایەی دڵە ڕاوچەی کۆمەڵانی خەڵک بە تایبەتی لەسەربوونی و نەبوونی موچە و بژێوی خەڵک و کەسابەت، هەروەها هەڕەشەی بەردەوامی داعش و ئەو مەترسیانەی لەسەر ئەمنیەتی کوردستان دەینوێنێ، ئەمانە هەمووی مەسلەی گەورە و گرنگن کە پێویستی بەوەیە هێزە سیاسیەکانی کوردستان، یەکێتی پارتی گۆڕان لایەنە ئیسلامیەکان پێکەوە هەماهەنگ و هاوکار بین بۆ ئەوەی بەیەکەوە ڕوبەڕووی ئەو تەحەدیانە بینە و چاکسازی پێویست لە بەڕێوەبردننی حکومڕانی کوردستان، لە بەڕێوەبردننی مەلەفی ئابووری، لە بەڕێوەبردننی مەلەفی ئەمنی قەومی ئەم وڵاتی خۆمانە هاوکار بین، هاوبەشی ڕاستەقینە بین. ئەم کێشانە ئەمڕۆ کە ڕووی کردووەتە وڵاتەکەمان لە ساتەوەختێکە کە مشتومڕ و باس و خواسی مەسلەی سەرۆکایەتی هەرێم و دەستور لە ئارادایە. بەڕوونی و بە ئاشکرایی دەڵێن مەسلەی دەستور و سەرۆکایەتی هەرێم بۆ یەک کەس و لایەن و حزبێک نییە، مەسلەی پەیوەستی ئایندەی وڵاتێکە و پێویستە بە شێوەیەکی مەسئولانە بڕیاری لێ بدەین و کاری بۆ بکەین. بۆ چوونەکان دیارە بۆ ئێوەی هاوڵاتیان، بۆ ئێوەی میدیاکاران کە بۆ چوونی جیاواز هەیە لەسەر ئەم مەسەلانە، یەکێتی نیشتیمانی خۆی هەڵوێستی ڕاگەیاندووە کە لایەنگیری سیستەمێکی پەرلەمانی دیموکراتیە و بەڕوونی هەڵوێستی خۆی لەو بارەیەوە ڕاگەیاندووە. لایەنەکانی تریش بە هەمان شێوە برایانمان لە پارتی دیموکراتی کوردستانیش دیارە بۆ چوونی خۆیانیان هەیە. ئەم وڵاتە پێویستی بەوەیە ئەم لایەنە جیاجیانە هەمومان پێکەوە لە سایەی دەستگا دەستوریەکانی خۆمانە، لە سایەی کایە سیاسەکەی خۆمانە پێکەوە ڕاوێژ و تەکبیر بکەین، بگەینە چارەسەرێکی نیشتیمانی ڕێککەوین بسازین بۆ ئەوەی کوردستان لەم قەیرانەی ئێستا دەرباسکەین، ئەم گرێکوێرانە چارەسەرکەین بە قازانجی کۆمەڵانی خەڵکی کوردستان، چارەسەری کێشەکانی سیاسی، چارەسەری کێشەکانی بژێوی و ئابووری و کەسابەتی خەڵک و هەروەها ڕوبەڕووبوونەوەی داعش بە یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و یەخستنەوەی سیاسەتی ئەمنی قەومی کوردستانە. زۆر سپاس بۆ پێشوازی ئەمڕۆهی مەکتەبی سیاسی یەکێتی. ئەو قسانەی کە جەنۆبی دکتۆر بەرهەم گوتی لەگەڵ زۆرێک لەو قسانەی کە من دەمەوێ بیکەم حقت هیچ فەرق جیاوازیەکی نییە. ئەمڕۆ لەم کۆبوونەوەی ئەمڕۆ بە تەئکید ئێمە قسەمان لەسەر مەسەلەی دەستور کرد، قسەمان لەسەر پرسی سەرۆکی هەرێم کرد. یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئەو هاوپەیمانەی کە لەگەڵ پارتی پێکەوە زۆر قۆناغمان تێپەڕاندووە، طبیعیە ئێمە هەندێک لە بیرۆ بۆچوونی جیاوازمان هەبێ، بەڵام ئەوەی کە ئێمە هەردوو لامان لەسەری کۆک بوون قسەکردن بۆڵ بدەین ئەم پرسانە چارەسەر بکەین و بە تایبەتی لەو بارودۆخەی کە ئەمڕۆ وڵاتەکەمان تێدەپەڕێت، داعشەڕی داعش لەلایەک، مەسەلەی وەزعی ئابووری کوردستان لەلایەکی تر، بژێوی خەڵکی کوردستان لەلایەکی تر، ئێمە پێمان وایە کە دەبێ زۆر بە هەست بە مەسئولیەتکردن حەوڵ بدەین ئەم قۆناغا ئێمە دەرباز بکەین و ئینشاءالله بەرەو ئەو قۆناغە بچین، ئەوەی کە کەوکە بەرهەمیش باسی کرد لە مەسەلەی چاکسازی و مەسەلەی پێکەوە کارکردنی زیاتر بۆ هەموو ئەو پرسانە. ئێمە لەم کۆبوونەوەیەدا بەڕاشکاوی بە برایانی یەکێتیمان گوتووە ئێمە ئامادەین هەر نیگەرانیەک بۆ پرسەکان کە هەبێت، چه پرسی اقتصادی، چه پرسی ئەمنیەتی، چه پرسی سیاسی. ئێمە پێشتریش ئەمەمان بە یەکێتی گوتووە، ئەم ڕۆژ دووبارە تیکرارمان کردوتەوە کە ئێمە ئامادەین، ئێمە وەکو پارتی ئێمە حاضرین دابنیشین کۆبوونەوە بکەین لەسەر ئەم پرسانە. دەستور دیسانەوە من دەمێ بەس ئەوە تەئکید بکەمەوە کە دەستور بۆ یەک نەفەر نانووسرێ. ئەمڕۆ ئێمە کەسێکمان هەیە وەکو سەرۆکی هەرێم
لە ئایندەدا کەسێکی ترمان دەبێ بەسەرۆکی هەرێم و ئەمە شتێکی حتا بڵێ طبیعیە نووسینەوەی دەستور حەلی مشکلەکان دەبێت لە چوارچێوەی مەسلحەتی ملەتی کورد سیر بکرێ نەک ئەوها سیر بکرێت کە ئەنەما هەموو بەبەستێک ئەوەیە بۆ تاکە شخصێک ئەم شتانە بنووسێت کە حقت ئەوە بیر و بۆچوونی ئێمە نییە وەکو پارتی ئەوەی کە کەوت بەرهەم باسی کرد لەگەڵ سیستەمی پەرلەمانی ئێمەش لەگەڵ سیستەمی پەرلەمانی یعنی هیچ کێژەیەک لەسەر مەسلەی سیستەمی پەرلەمانی نییە و لە ناو دەستور و پرۆژەی دەستوریشدا کە تعریفی ئەم سیستەمە دەکرێت دەڵێ سیستەمێکی پەرلەمانی دیموکراتیە فعلەن و ئێمەش لەگەڵ ئەوە داین ئێمەش هیچ بە بۆچوونێکی جیاوازمان نییە لەسەر وردەکاری هەندێک جار جیاوازمان دەبێت لەسەر دەستهەڵات ئەمانە هەمووی ئێمە ئامادەین قسەی لەسەر بکەین ئێمە ئامادەین لە چوارچێوەی مەسلحەتی گەلی کوردستان دابنیشین قسەیان لەسەر بکەین و من پێم وایە دەتوانین بگەینە شتێکی هاوبەشیش لەم بابەت خۆی ئەمانە هەموو ئەو پرسانان کە دەبێ ئێمە لەگەڵ هەموو لایەنەکان باس بکەین طبعا یەکەم جارێ یەکەتی بۆ داوای پۆستی سەرۆکی پەرلەمانیان حقت لە ئێمە نەکردووە باسی ئەوە نەکراوە ئەو پرسانان کە دەبێ ئێمە لەگەڵ هەموو لایەنەکان باس بکەین کە باسمان کرد و گەیشتینە کۆدەنگێک لە ناو لایەنەکان من پێم وایە ئەو وەختە ئێمە دەتوانین زیاتر لە ڕاگەیاندن قسەیان لەسەر بکەین من کوردەجان ڕاستە ئەوەی کە وەڵامی ئەو پرسیارە باسی و مەسەلانە نەکراوە بەڵام باسی یەک مەسەلەی ئەساسی کراوە بەڕێوەبردننی ئەم وڵاتە لە پرسی ئەمنی قەومی لە پرسی سیاسی لە پرسی ئابووری پێویستی بە بەشداری ڕاستەقینە و بەکردەوەی گشت لایەنەکانە چکەم قۆناغێکی هەستیارە بەردەوامبوونی ئەم وەزعی ئێستا کۆمەڵێک تەگەرە و کۆمەڵێک کێشەی لێکرێتەوە وەکو کاگنێچێریش فەرمووی لەسەر کۆمەڵێک وردەکاری کێشە و بۆچوونی جیاواز هەیە بۆچوونی جیاواز کۆتایی دنیا نییە گرنگ ئەوەیە بزانین چۆن ئەو بۆچوونە جیاوازانە ئەو تێڕوانینە جیاوازانە بە بەرژەوەندی گەلەکەی خۆمان بۆ چەسپاندنی سیستەمی دیموکراتی پەرلەمانی لە وڵاتەکەی خۆمانە بخەینەکەم من دڵنیام بەوەی کە بەم ڕۆحیەتە لەگەڵ لایەنەکانی تریشە هەمومان پێکەوە لایەنە سەرچەکانی سیاسی ئەمڕۆی کوردستان بتوانین بگەینە ئەنجامێک کە کوردستانەکەی خۆمان دەرفەتەکان سوود لێوەربگرێ و بتوانێت بە ئاسانیش بە ئاسانی تر ڕوبەڕووی هەڕەشەکان زۆر زۆر سپاس جا بینەوە دەستور لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئایەکێتی پابندە بە پرۆژەکەی پێشکەشی کردەوە داوا دەکات هەمان لەسەر هەمان داواکانی ئەوەندەی من بزانم یەکێتی ڕێکەوتنی پێشوەختی لەگەڵ هیچ لایەنێکانیە یەکێتی خاوەندید و ڕۆژە و لێکدانەوەی خۆی هەیە دیفاع لەو بۆچوونە دەکا بەڵام تەقدیر و اعتیبار و احترام بۆ ڕێی لایەنەکانی تر دەکا و مەبەستەکە ئەوە ئەنجام بۆ چوونە جیاوازەکان بگەینە ڕێکەوتن و سازە لایەنەکانی تر چوارلایەنەکە ڕۆژان پێشکەش کردەوە بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی کە پێمان بڵێن بە دیاریکراوی پارتی پرۆژەیەکی هەیە بۆ تێکلایکردنەوەی پرسە خۆی بۆچوونی ئێمە لەسەر ئەو پرۆژانەی کە تەقدیم کراون جیاواز بووە ئێمە پێمان وا بووە شوێنی قسەکردن لەسەر ئەم بابەتە ئەو لیژنە دەستوریەیە کە پێک هاتووە لە 21 و بە بڕیاری پەرلەمان ئەم لیژنەیە دامەزراوە ئێمە لەلایەک باسی تەوافق و باسی سازان دەکەین ئێمە بە تەوافق لەبەر ئەوەی ئەو تەوافقە تێک نەچێ پرۆژەی دەستورمان گەڕاندوتەوە بۆ پەرلەمان موافقەتمان لەسەری کردووە و هەر بۆ ئەوەی ئەو سازانە بمێنێتەوە ئەو پرۆژە دەستوری کە 96 کەس دەنگیان پێدا بوو ئێمە گەڕانمانەوە بۆ پەرلەمان بۆ ئەوەی سازانەکە تێک نەچێت لەم مەسەلەیەشدا ئێمە پێمان وایە چونکە ئێمە موافقەتمان کردووە هەموو لایەکمان لەسەر پرۆژەی لیژنەیەکی 21 نەفەری بۆ قسەکردن لەسەر پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان کە دەڵێن پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان یعنی هەموو ئەو شتانەی کە ئێمە پێمان وایە بۆ ئەم هەرێمەی ئێمە دەگونجێ دەسەڵاتی سەرۆکی هەرێمە شێوەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە خۆ دەستور بەس بۆ ئەوە نییە بۆ یەک نەفەر دەبێت ئەم دەستورە وا بنووسرێت کە لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستان دەبێت ئێمە پێمان وا قسەکردن لەسەر ئەم پرۆژانە
پێویست بەوە دەکات لەو لیژنە 21 نەفەریەی کە بە بڕیاری پەرلەمان دامەزراوە ئەوێ شوێنی گونجاوترە بۆ قسەکردن لەسەر ئەم پرۆژانە. کاتی دکتۆر من ئەرکانەکە لە ڕوونی وڵاو یەک پرسیار بۆ دوو قسەش بکاتیچێت. ئێوە بە چ منطقی لەگەڵ هاجیمکات کوردستان مامەڵاکەن بەپێ ڕێکەوتنامەی ستراتیژی کە دەبوو بۆ سەرۆکومار بەرامبەر بۆ سەرۆکی هەرێم بێیان ڕێکەوتنامەی ستراتیژی کاری پێ ناکەن و ئێستا و سێنانەکەی دیکە داوای سیستمی سەرۆکاتیەکەن بۆ کاک نەجیباریش ئێوە مادەم ڕازی بوون بە سیستمی سەرۆکاتی کەواتە ئەو وردە شکایەتە ڕازی بووین بە چی؟ مادەم ڕازی بوون بە سیستمی سەرۆکاتی پەرلەمانی ئەو وردە ڕاجیاوازانە چێکە لە بینی ئەو یەکێتی هایوان باس کرد. ڕێکەوتنامەی استراتیژی دەستکەوتێکی گەورە بوو لە سەردەمانێکە کە بۆ تێپەڕاندنی شەڕی ناوخۆ و کەسمان لە بیرمان نەچێت تاڵاوی شەڕی ناوخۆ و ناکۆچەکانی کوردستان. ڕێکەوتنامەی استراتیژی ئەو کات کوردستانی لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر گواستەوە و کۆمەڵی دەستکەوتی لێبەدیە. بەڵام ڕاستیەکەی وەزع و نەخشەی سیاسی ئەمڕۆی کوردستان جیاوازە لەو سەردەمانە. کۆمەڵێک هێزی تریش لە عرادەیە، یەکێتی و پارتی تایبەتمەندێتیان هەیە لە پەیوەندەکانی خۆیانە ساڵەهای ساڵە بەیەکەوە کارمان کردووە. بەڵام ئەمڕۆ بڕیاردەری یەکلاکەرەوە لە کوردستانە تەنها یەکێتی و پارتی نین، هێزی تریشن. جاران پێمان وا بوو ئەتوانین گۆڕان و لایەنە ئیسلامیەکان وە دەرنین لەو هاوچەشەیە. ئەمڕۆ ناکرێت بە تەکیدیش یەکێتی وەلاناندێ، بە تەکیدیش پارتی وەلاناندێ. ئەمڕۆ کۆمەڵک پرسی چارە نووساز و ڕوبەڕووی وڵاتەکەی ئێمە بۆتەوە پێویستی بەوەیە هێزە سەرچەکانی کوردستان بەیەکەوە هاوکار بین، بەیەکەوە هەوڵ بدەین، هیممەت بکەین، ڕێکەوین ئەو جیاوازیانی کە هەمانە بگەینە ئەنجامێک کە کوردستان لەم قەیرانەی ئەمڕۆی دەربازی کرد. خۆی حقیقت من بە زەحمەت خۆی واقعێک هەیە بۆ چۆنێکی ڕاست نییە ئەوەی کە دەگوترێت سیستەمی ئێستای کوردستان لە هەر سیستەمی سەرۆکایەتی ئەگەر تۆ تعریفی سیستەمی سەرۆکایەتی بکەیت سێ دەسەڵاتی زۆر گرنگ هەیە کە دەبێت لە دەست سەرۆک بێ. یەکەمیان دەسەڵاتی ئەوەی کە هێز بنێرێتە دەرەوە بەبێ پەرلەمان سەرۆک ناتوانێت ئەو کارە بکە بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم و بڕیاری پەرلەمان. دوهەمیان ناتوانێت هیچ قانونێک ڤیتۆ بکات. لە هەموو دنیا ئەگەر سیستەمی ڕێیاسی هەیە سەرۆک دەتوانێت قانون ڤیتۆ بکات. لە سیستەمی ئێمە و سەرۆکە ناتوانێت قانونیش ڤیتۆ بکات، ناتوانێت پەرلەمانیش حەل بکاتە. کەواتە ئەم فەهمە کە سیستەمی ئێمە سەرۆکاتی ئەمە لە ئەسڵدا تەواو نییە. ئەو هەموارکردنەوەی کە لە ساڵی 2009 کرا لە یاسای سەرۆکایەتی هەرێم دەستهەڵاتەکانی سەرۆکی هەرێمی زۆر کەم کردوتەوە. کەواتە من دەمەوێت ئەوە بڵێم یعنی هەندێک بۆچوون هەیە کە ئەنەما ئەم سیستەمە سیستەمێکی سەرۆکاتیە. من دەمەوێت جارە یەکەم ئەوە بڵێم سیستەمی ئێمە سیستەمێکی تێکهەڵاوە، سیستەمی سەرۆکایەتی نییە. سیستەمی ئێمە سیستەمێک تعریفێکی هەیە، سیستەمی پەرلەمانی ئەمەی جیاوازیمان لەسەر ئەو بابەتە نییە. یعنی ئەم مەسئلەی کە ئێمە وەکو پارتی نوێ نییە کە ئێمە موافقەتمان لەسەر سیستەمی پەرلەمانی کردووە و ئەساسەن سیستەمی سەرۆکایەتی ئێمەش سیستەمێکی تێکەڵە، سیستەمێکی تەواو نییە. ئەمە ئێستا بۆ مەسئلەی نووسینەوەی دەستور ئێمە حاضرین کاکە چ ئەوەی کە پێویستە لە دەستهەڵاتەکانی سەرۆکی هەرێم کەم بکرێت زیاد بکرێت حاضرین مناقشەی لەسەر بکەین. من حەز دەکەم خەڵکی کوردستان لە یەک نقطە دڵنیا بکەمەوە و هێزە سیاسیەکانیش ئەوەی پارتی مەبەستیەتی نووسینەوەی دەستور بۆ یەک شەخص نییە. ئەوەی ئێمە مەبەستمانە نووسینەوەی دەستور بۆ گەلی کوردستانە بە شێوەیەکی گشتی و ئێمە سەیری ئەم مەسئلەیە دەکەین لە چوارچێوەی بەرژەوەندی خەڵکی کوردستان، لە چوارچێوەی بەرژەوەندی هاوڵاتیانی خەڵکی کوردستان. بەڵێ ئەمڕۆ بۆچوونێکی جیاواز هەیە، ئێمە دەتوانین ئەو بۆچوونە جیاوازانە لە نووسینەوەی دەستور لەو لیژنەی کە ئێستا ئێمە دامان مەزراندووە 21 کەسە دەتوانین قسەی لەسەر بکرێ و حاضرین گوێبیستی ئەوە بین لایەنەکان کام دەستهەڵاتی سەرۆکی هەرێمیان پێکەمە، کامەیان پێ زۆرە، چ شتێک دەبێ کەم بکرێتەوە، چ شتێک دەبێ زیاد بکرێ. بەڵام حقیقەتێک هەیە، یعنی دەبێ ئێمە سیستەمی ئێمە بە شێوەیەک بی کو دەڵێن هەم بەرپرسیارەتی زیاتر بێت، هەم چەک ئەند باڵانس بێت. چەک و باڵانس ئەوە ناکرێت تۆ هەموو دەستهەڵات لە یەک شوێن کۆ بکەیتەوە.
ئەو دەستهڵاتە نە لەلایەن لە سەرۆکی هەرێم دەبێت کۆ بکرێتەوە نە لە سەرۆک وەزیران دەبێت کۆ بکرێتەوە نە لە پەرلەمان دەبێت هاوسەنگی لە شتەکاندا مڕعات بکرێت اینجا ئەو سەرۆکی هەرێمە هەر کەسێک هەیە ئەو ڕئیس وزەرایە هەر کەسێک هەیە بۆ چوونی ئێمە وەکو پارتی لەم چوارچێوەیە لە چوارچێوەی مەسلحەتی کوردە نگران مثلا فقط الحكومة بالتفاعل الأساسي عن الشرطة والوصاية هذا كل شيء قيران هو الذي يصير بالتعليم وضع قيران مراقب يعني خوش الرزق سكان يعني هو حسب يعني ليستطيع خدمة كرسان وقول قيران يعني باشتر واحد يعني كان لبن موضوع يسأل كانتي شايف ما كنت تدعم شيء يتوقع ما تكلم كفران في الأساسي سكان وفعل وشارة سريع قيران يعني خلق قيراني بمسؤولية بتعليمات قيراني كي تقول سكين قيراني سياسي موضوع يسأل كانتي بس يعني كي تشوفوا مرة زوية وقت يجيشين كاتاو كدرسوني درسوني لا أمبلا تتاو جديد داتو دريج لك بس زمانتي وين لدستوري داتو أساس متفقة سيستميك برلمانية من خوي بالنسبة سؤالي يكم اما او روجي ككابيني هشتي حكومتي هرم مان دام ازراند لسر او اساس دامان وزراند كاما بيكا وكار دكين واما بيكا واش تحملي مسؤوليات دكين لو برياراني كديدي من براستي بيتان دالين اما لحكومتي هرمي كردستان برياركان بيكا ودد حج بريانكي با لقال وزير كان فالمقصب كان اگر بنده وكو سروك وزيران ليك شده مشکلم با چاکسازی با ایشکردنیان با دستحالاتیان با هر شتێک با بفرمون من حاضر قسەیان لەگەڵ بکەم کەواتە مەسئلەی خۆ ئەمۆی هەمووشی عمری ئەم کابینەیە یەک ساڵە بۆ زیاتر لەوە نییە ئەمەی کە کرا لە ناو پەرلەمان بنکەی ئەم تەوافقەی هەژان مشکلە ئەوە نییە چکرا ئەمە یەکێک لەو شتانە بوو کە نەد پێویست نەبوو بکرێ پێویست نەبوو کە من دەڵێم پێویست نەبوو بەو معنایە نییە کە نۆبی هیچ بکرێ من دەڵێم دەبایە ئێمە بەو متمانەیە قسە لەگەڵ یەکتر بکەین کە لە ئەساسی ئەم کابینەیە لەسەر ئەو ئەساسە دامەزراوە هەر لەسەر ئەو ئەساسە ئێمە حکوومەتی هەرێممان دامەزراندووە هەر لەسەر ئەو ئەساسە ئێمە پۆستەکانمان لە بەغدا و لێرە یەکلا کردوتەوە هەر لەسەر ئەو ئەساسەش سەرۆکایەتی پەرلەمانمان داناوە لێرەدا ئەمە تۆزێک خەلەلی تێکەوت ئەوە بە معنای ئەوە نییە کە چونکە ئەمە کراوە اینجا تەواو هیچ شتێکی تر ناکرێت بۆ چوونی خۆم شخصی من پێم وایە ئەو قەیرانانەی کە یەخەی ئێمەی گرتووە زۆر گەورەترن لەوەی کە ئەمڕۆ ئێمە بین مەسئلەیەکی سەرۆکایەتی هەرێم بەو شکلە ئێمە بخەینە بەردەم شتێک کە بەڕاستی نازانین نەتیجە چ شتێک دەردەچێت لە مەوزوع من پێم وایە لایەنەکان دەبێ هەر هەموو لایەنەکان یەکەتی پارتی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی دەبێت زۆر بە هێمنانە زۆر بە هەز بە مەسئولیەتکردن ئەم مەسئلەیە یەکلا بکەنەوە کاکە بڕیار کاک بڕیار سوالێکی هەوو بە وەڵامی بەمەوە کاکە بڕیار کۆمەڵک قەیرانی گەورە بەرەوچی ئەم وڵاتەی ئێمە گرتوۆتەوە خەڵکی ئەم وڵاتە چاوەڕوانی باشترن چاوەڕوانی چاکترن و پێویستی بە چارەسەری بنەڕەتی هەیە لە ئیدارەی سیاسی لە ئیدارەی ئەمنی قەومی ئەم وڵاتە لە ئیدارەی مەلەفی ئابووری و بژێوی و ژیانی خەڵک ڕاستیەکەی بڵین کۆمەڵێک بۆ چوون و دیدی جیاواز هەیە لەسەر کۆمەڵێک پرسیینەتەوەیش ئەم کوردستانەی ئێمە لەم ساتە وەختە ئەم هەموو دەرفەتە گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق لە ئارایە و لە کاتێکی شەهڕەشە لەسرە بەم جۆرە ناتوانین ئەم وەزع ئیدارەی پێ بدەین بەردەوامی پێ بدەین ئەم وەزع بەردەوام بوونی لە قازانجی خەڵکی کوردستانیە لە قازانجی هێزە سیاسەکانی کوردستانیە بێمەوە سەر پرسیارە محەدەدەکەی کە کردی بەڵێ بۆ چوونی جیاواز هەیە بۆ چوونێک هەیەکو جەنابی کاگنێچیر فەرمووی سەبارەت بەوەی کە ئەم مەسەلانە لە دەستور یەکلایی ئەکرێتەوە بۆ چوونێکی تریش هەیە قۆناغێک پێش ئەوە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و پیاچوونەوەی بە جۆرێکی وا کە بتوانین لەم قەیرانە دەرباز بین بۆ چوونی یەکێتی لەم ڕۆوە ڕوونە لایەنگیری سیستەمێکی پەرلەمانی هەموارکردنەوەی یاساکە دیاریکردنی دەسەڵاتەکان بەڵام ئەمە بۆ چوونی یەکێتیە گۆڕان بۆ چوونێکی هەیە لایەنە ئیسلامیەکان بۆ چوونێکیان هەیە برایانی پارتی بۆ چوونێکیان چارمان نییە ئللا بێ دانیشین بێ ئێمە عینە بۆ چوونە زۆر باش بەڵام من عەزەکەم یەک دەقا بۆ من مردان آژانسی هوایی بازرگانی سیاره با کاغذی چی که او چهار سانتی
کێشەکانی نێوان هەرێم و بەغداد و فرسی و جە و نەوت و پێشمەرجە پرسیارێکی دیکەش ئەوەیە بەڕێستان تا چەند لەگەڵ ئەوەدان کە هێزی پێشمەرگەی کوردستان بەشداری داگرتنەوەی موسڵمان بەشداری لەکوێ بکەم گرتنەوەی مووسڵ خۆی ئەوەی کە پابەندی ڕێککەوتن نییە بەغدایە ئێمە ئێستاش هەمیشە حەزمان کردووە بەغدا پابەندی ئەو ڕێککەوتنە بێ و ئێمە حەلی ئەم مەسەلەیە ئەولەویەتی ئێمە حەلە لەگەڵ بەغدا بەڵام ئەگەر لە ناچاری کە بەغدا حەلی ناکات ئێمە مەجبور بەوە دەبین کە حەلی تر بدۆزینەوە و دەستی پێ دەکەین ئەوەی کە مهمە بەنسبەت ئێمە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئەوەی تر بەنسبەت مەسلەی مووسڵ بۆ ئێمە گرنگە بۆ ئەمنیەتی هەرێمی کوردستان گرنگە مەسلەی بەشدای هەتا ئێستا ئێمە هیچ نابینین پلانێکی ڕێک و پێک تۆکمە هەبێ کە ئێمە بتوانین قسەی لەسەر بکەین و بە تاکید ئێمە لە یەک لایەنە ناتوانین بەشداری لەم مەسەلەیە بکەین دەبێت ئێمە بزانین جارێ پلانەکە چییە بە چ شێوەیەک دەیانە بکەین وە هەر لەو چوارچێوە ئێمە بڕیاری خۆمان دەدەین بۆ طبيعية شتي جوازي جدي هبيت أخفنت جوازي جدي هنا كرن نتيجة تصورها من أو هم حملة زانين برجواندي ملتي ما تشدايا وبالتأكيد ده هولدين موجبية برجواندي أم فان كيشا شارع سرتي. يلا. بەڵێ بەڕێزانەوەی کە بینیتەن کۆبوونەوەی نێوان هەردوو کۆنفراسی ڕۆژنامانی نێوان نوێنەری هەرێک لە مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بوو کە لە نێوان هەرێک لە بەرەم ساڵە جێگری دۆمی